سڵاوتان لێبێت گوڵە بچکۆلەکانی قۆناغیەک. من زۆر بیری ئێوەم کردووە. گوڵەکانم ئەمڕۆ وانەیەکی نوێ ئەخوێنین. لەم وانە نوێژدا وەک هەر وانەیەکی تر سمۆرە پیتێکی بە دیاری بۆ هێناوی، بەڵام داواکاریەکی هەیە. دەڵێت دەبێت پێش ئەوەی کە پیتە نوێیەکەتان پێ بڵێم ئێوە هەندێک لە پیتەکانی وانەی ڕابردوو بۆ دووبارە بکەنەوە. ئێمەش دڵی سمۆرە ناشکێنین، هەندێک لە پیتەکانی وانەی ڕابردوو دووبارە ئەکەینەوە. باشە، ئادەی پێم بڵێ بزانم بیرت ماوە ئەمە کام پیتە بوو؟ ئەمە چ پیتێک بوو؟ ئافرین، ئەوە پیتی پ. لە دوای من بیڵێرەوە. پێی کۆتایی، پێی سەرەتا و ناوشە پا پە. پێی کۆتایی، پێی سەرەتا و ناوشە پا پە. ئافرین. باشە، بزانم ئەم پیتەشت بیر ماوە؟ ئادەی ئەوە چ پیتێک بوو؟ ئافرین، زۆر باشە، ئەوە پیتی ش. لە دوای من بیڵێرەوە. شەی کۆتایی، شەی سەرەتا و ناوشە شا شە. شەی کۆتایی، شەی سەرەتا و ناوشە شا شە. زۆر باشە. باشە، ئەم پیتەشم پێ بڵێ ئەمە کام پیتە بوو؟ ناوی چی بوو؟ هەر بژیت. ئەوە پیتی گ. لە دوای من بیڵێرەوە. گەی کۆتایی، گەی سەرەتا و ناوشە گا گە. گەی کۆتایی، گەی سەرەتا و ناوشە گا گە. ئافرین. ئەی ئەم پیتە چی بوو؟ زۆر ئاسان بوو. ئافرین، ئەوەش پیتی ف. لە دوای من بیڵێرەوە. فی کۆتایی، فی سەرەتا و ناوشە فا فە. فی کۆتایی، فی سەرەتا و ناوشە فا فە. ئافرین. باشە، ئەی ئەمە چ پیتێک بوو؟ وتمان لە کەلکی چەتر ئەچێ؟ زۆر باشە، ئەوەش پیتی ل. لە دوای من بیڵێرەوە. لی کۆتایی، لی سەرەتا و ناوشە لا لە. لی کۆتایی، لی سەرەتا و ناوشە لا لە. ئافرین بۆ گوڵەکانی من. گوڵەکانم، کەواتە ئێستاش با بزانین سمۆرە چ پیتێکی بۆ هێناوین ئەمڕۆ، و با بزانین خەریکی چییە. ئەمڕۆ سمۆرە خەریکی پەرتووک خوێندنەوەیە. سمۆرە پەرتووکە خوێنێتەوە. با بزانین ئەو چ پەرتووکێک ئەخوێنێتەوە؟ ئەو پەرتووکی دیوانی قانع دەخوێنێتەوە. پەرتووکی دیوانی قانع دەخوێنێتەوە. باشە، با لە سمۆرە بپرسین قانع کێیە؟ قانع شاعیرێکی ناوداری کوردە کە کۆمەڵێک شێعری جوانی بۆ کورد و کوردستان نووسیوە. باشە، سمۆرە پرسیار دەکات، دەڵێت لە وشەی قانع چ دەنگێکی تازت بەگوێ ئەکەوێت؟
گوێت لە چ دەنگێکی تازەیە؟ بەڵێ ئەوە دەنگی ئێ. ئێ. چەند جارێک بڵێرەوە. ئێ. ئێ. کەواتە لە وشەی قانع من دەنگێکی تازەم گوێ لێبوو، ئەویش دەنگی ئێ. دەنگی ئێ. زۆر باشە، کەواتە با ئێستا بزانین دەنگی ئێ چۆن ئەنووسرێت. ئێستا جوان سەیری دەستم بکەن بزانن پیتی ئێ چۆن ئەنووسم. جوان سەیری دەستم بکەن. ئەوە ئەی کۆتایی. با بزانێ ئەی سەرەتا و ناوشە چۆنە؟ ئەوەش ئەی سەرەتا و ناوشە. لەگەڵ من بڵێرەوە. ئەی کۆتایی، ئەی سەرەتا و ناوشە، ئا ئە. ئەی کۆتایی، ئەی سەرەتا و ناوشە، ئا ئە. ئافرین. ئێستا کۆمەڵە پیتێکتان پیشان ئەیە بزانم کامتان زووتر ئەتوانم پیتی ئێ بدۆزنەوە. ئادەی بزانم کێ لە ئێوە زووتر ئەتوانێ پێم بڵێ کام ڕەنگەیان پیتی ئەیتیان نووسراوە؟ ئەوەیانە؟ نەخێر، ئەوە پیتی مێ. مێ. ئەوە نەبوو. ئەوەیانە؟ نەخێر، ئەوە پیتی ز. ز. باشە. ئەوەیانە؟ نەخێر، ئەوەش پیتی ئێ نییە، ئەوە پیتی یێ. یێ. باشە. ئەوە بوو؟ ئەو ڕەنگی پەمەییەیە؟ نەخێر، ئەوەش نییە، ئەوە پیتی نێ. نێ. ئاها، ئێستا دۆزیمەوە. ڕەنگە سوورەکەیە. ڕەنگە سوورەکە پیتی ئەیتیان نووسراوە. بەڵێ، ئەوەیان ڕاستە. ڕەنگە سوورەکە پیتی ئێ. لە دوای من بڵێرەوە. ئێ. ئێ. ئافرین. ئەوەیان ئەی کۆتایی، ئەوەیان ئەی سەرەتا و ناوشە. کەواتە ئێستا پیتی ئێ ئەناسمەوە. ئەوەی ڕەنگە سوورەکە پیتی ئێ. بڵێرەوە. زۆر باشە. بەرتووکی خۆت دەربێنە، وریا بەڵمەی دڕێنە، ناوی خودای لێبێنە، پیت و شای بخوێنە، گرپیت ڕیسکەین بۆ وشە، ئەوە ئاین دەتگەشە، کەوێشت کرد بەڕێستە، ئەوە هێوات مەبەستە. پەرتووکی کوردی ئەکەینەوە. با بزانین ئەو وێنانەی کە دەنگی ئەیان تێدایە بازنەکەیان پڕەکەینەوە. یەڵا تۆش لەگەڵ منە بیکە.
باشە وێنەی یەکەمیان وێنەی شارێکە ناوی ئەفرینە. ئەفرین. ئادەی بیڵێرۆ لە دوای من. ئەفرین. باشە ئەفرین دەنگی ئەی تایە؟ بەڵێ تایەتی. مادام ناو بازنەکەم پڕ ئەەکەمەوە من بە ڕەنگی سوور ئەیکەم. ئێوەش وەکو من بازنە یەکەم پڕ ئەەکەینەوە چونکە دەنگی ئەی تیا بوو. وێنەی ناوچەیەکە ناوی ئەنکاوەیە. ئەنکاوە. باشە ئادەی بزانین ئەنکاوە دەنگی ئەی تایە؟ بەڵێ تایەتی. مادام بازنەی دووهەمیش پڕ ئەەکەینەوە من بازنەی دووهەم بە ڕەنگی سەوز پڕ ئەەکەمەوە. تۆش بازنەکە پڕ بکەرەوە وەکو من. وێنەی سێیەمیان وێنەی شارێکی ترە ناوی ئامێدی. ئامێدی. ئادەی لە دوای من بیڵێرەوە. ئافەرین. باشە ئامێدی دەنگی ئەی تایە؟ نەخێر تایە نییە کەواتە بازنەکە باسپێتی بەجێ هێڵم پڕی ناکەینەوە. باشە وێنەی چوارەم وێنەی شارێکی ترە ناوی باعەدرێ. باعەدرێ. لە دوای من بیڵێرەوە. باعەدرێ. ئافەرین. باشە باعەدرێ دەنگی ئەی تایە؟ بەڵێ تایەتی کەواتە بازنەکەی ژێر وێنەی باعەدرێش پڕ ئەەکەینەوە من ئەوەیان بە ڕەنگی پەمەیی پڕ ئەەکەمەوە تۆش پڕی بکەرەوە. ئافەرین. زۆر باشە. وەرنە ئێرە ئەمە نووسراوە قانع. قانع. باشە ڕەنگە ڕەشەکە پیتی ئەی تایە یان سوورەکە؟ ڕەنگە سوورەکەیە. ئافەرین. ڕەنگە سوورەکە پیتی ئە. پیتی ئە. با ئەمە بەیەکەوە بخوێنینەوە. ق هەشتا ئێوە پیتی قتان نەخوێندەوە بەڵام لە دوای من بیڵێرەوە. ق ئا قا ن قان ئەی کۆتایی قانع. قانع. کەواتە ئەمە ئەی کۆتاییە هاتۆتە کۆتایی وشەکەوە. ئەمە وێنەی شاری ئەفرین بوو. باشە ئەفرین. ئەفرین با بێکەوە بیخوێنینەوە. ئەی سەرەتا و ناوەڕاست ف ئەف رێ ئەفرێ ی ئەفری ن ئەفرین. بیڵێرەوە. ئافەرین. کەواتە شاری ئەفرین ناوەکەی پیتی ئەی تایە کەواتە ئەفرین ئەەکەینە ناو بازنەیەک. ئافەرین. تۆش وەکو من بیکە. دووهەمیان ناوچەیەکە لە هەولێر ناوی ئەنکاوەیە. ئەنکاوە. با بێکەوە بیخوێنینەوە. ئەی سەرەتا و ناووشە کە لێرەدا لە سەرەتای وشەکەەوە هاتووە ئە بێکەوە بێ بەچی؟ ئە ن ئەن ک ئەنک ئا ئەنکا و ئەنکاو.
عنکاوە تۆش بی لێرەوە بەڵێ عنکاوە دەنگی ئەیتیایە کەواتە عنکاوەش ئەکەینە ناو بازنێک تۆش وەکو من بیکە وێنەی سێمیان وتمان شاری ئامێدیە و بابەیەکە بیخوێنینەوە ئێ ئا ئا مێ ئام یێ ئامێ دێ ئامێد ی کۆتایی ئامێدی ئامێدی باشە ئامێدی پیتی ئەیتیا بوو نەخێر کەواتە نایکەمە بازنەوە باشە وێنەی چوارەم وێنەی شاری بەعەدرێ بابەیەکەوە بخوێنینەوە بێ ئا با ئە با ئە باعە دێ باعەد رێ باعەدرێ یێ باعەدرێ بی لێرەوە باعەدرێ ئافرین باشە باعەدرێ پیتی ئەیتیایە بەڵێ تایەتی کەواتە ئەکەینە ناو بازنێک تۆش بیکە ناو بازنێک دێینە سەر ئەم چوار وشەی تر با ئەمان بخوێنینەوە دێ ی دی و دیو ئا دیوە نێ دیوان بی لێرەوە دیوان باشە دیوان پیتی ئەیتیایە نەخێر کەواتە بازنە ناکەین بە دەوری هیچ کەم لە پیتەکان وشەی دووهەم ش ی شی ئەر شعر بی لێرەوە شعر باشە شعر ئەیتیا بوو بەڵێ تایەتی کەواتە بەس بازنە ئەکەین بە دەوری پیتی ئەل وەکو من ئافرین تۆش بیکە وشەی سێهەم ش ئا شا ئە شاعە ی شاعیر شاعیر تۆش بی لێرەوە شاعیر باشە وشەی شاعیر ئەیتیایە بەڵێ ئەی ناوەڕاستی تایە ئەوەتانێ بەس بازنە ئەکەین بە دەوری پیتی ئەل وشەی چوارەم نەعناع و بابەیەکەوە بخوێنینەوە نێ ئە نە ئە نە نێ نە نێ ئا نەعنا ئەی کۆتایی نەعناع نەعناع چەند دانە ئەیتیایە دوو دانە یەکیان لە ناوەڕاستی وشەکە یەکیان لە کۆتایی کەواتە ئێمە دوو بازنە دروست ئەکەین یەکیان بۆ ئەی ناوەڕاست یەکیان بۆ ئەی کۆتایی ئێوەش وەک من دووباری بکەنەوە باشە جارێکی تر پیتی ئەمڕۆمان دووبارە ئەکەینەوە ئەمە چ پیتێکە ئە بی لێرەوە ئە ئەمەیان ئەی کۆتاییە لە کۆتایی وشە دێت ئەویان ئەی سەرەتا و ناووشە واتە لە سەرەتای وشە و لە ناوەڕاستی وشە دێت من ئێستا دەفتەرەکەمم دەرهێناوە و ئەرکی ماڵەوەم
ئەنووسمەوە. ئێوەش وەکو من دەفتەری کوردیتان بکەنەوە و ئەرکی ماڵەوەتان بنووسن وەکو من. پیتی ئای ئەنووسین، ئای کۆتایی، ئای سەرەتا و ناوەشە. ئەوانە هەتا کۆتایی بۆ پڕەکەنەوە. پاشان ئەنووسین ئا ئە زوێنی کورتی پێوە ئەکەین. جارێکی تریش دەینووسینەوە لێرەیە. باشە، ئێوەش وەکو من لە دەفتەری کوردی ئەوانە بنووسن تا کۆتایی بۆمی پڕ بکەنەوە. وانەی ئەمڕۆمان تەواو بوو، هەتا وانەیەکی تر، خواتان لەگەڵ.